استاتو هستي خود بو من درب ريان بس اوم جواب بدا اوه لا برنامج شوان پەنجا لەگەڵمان بن ئەوەی چاوەڕوانە دەکرا ڕوویدا دوای چەندین ساڵ ئەو کچ و کوڕ و پیاوانەی کە ڕوبەڕووی هەڕەشەکانی تۆڕەکانی سۆشیال میدیا ببوونەوە کە نەیان دەتوانی و نەیان دەزانی پەنا بۆ چێ بن لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشتی سەرۆک وەزیران وەزارەتی ناوەخۆ دامەزراوەکانی سەر بەنجومەنی ئاسایش ئەم هەوڵانە جێبەجێکران شوێن پەنجا بە وردی بە دۆداسوونی کردووە لەبارەی ئەو هەڕەشە و مەترسیانە بەکوێ گەیشت هەوڵەکان چی بوون ئەو باندانە چێن کە ئەم تاوانانەیە ئەنجامەدان. هەڕەشە و مەترسی تاوانەکانی سۆشیال میدیا لە ماوەی ڕابردوو بە شێوەیەکی بەرفراوان لە سەرجەم تۆڕەکان بە تایبەت تیکتۆک و تیلیگرام زیادی کرد. وای لێ هاتبوو هیچ سنوورێک لە جنێودان و ئابڕووبردن و بڵاوکردنەوەی گرتەی نەشا و مەلەفی کەسی نەمابوو. لەم تۆڕانە کێشەی کەسی و خێزانیەکان بڵاو دەکرانەوە و هەڕەشە دەکران. گۆڤەندی ساحێبی پێیجی CDS کەسێک سەمەکە کوڕێکی کردبوو تۆبەی پێ کردە بە کەیفی خۆت بلۆکم کە لە دوای ڕادۆستم هەتا بە کوشتنت نەدەم. کچان و کوڕان ببوونە نێرچیری ئەو باند و تۆمەتبارانەی کە خاوەنی ئەم پەیج و ئەکاونتە ساختانە بوون کە مامەڵەی بازرگانیان بەو گرتە ڤیدیۆیی و مەلەفانە دەکرد. هەڕەشە و هاواری بەشێک لە کچان و کوڕان هەموو سنوورێکی تێپەڕن. هەزاران مەلەف ئامادە کرابوون و سەدان مەلەف بڵاو کرانەوە. بە ناوی جیاجیا لە گۆڤەن CTS و شوشەی شکا و حەزیا و مەلەف و جێڤارای کوردی و عەشقی سوتا و دۆڕا و ناوی تر هەڕەشە دەکرا. ئەم هەموو دەرد و بەڵایە ناو سۆشیال میدیا هەڕەشە و مەترسیەکان لە زیادبووندا بوون. لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان با پاڵپشتی سەرۆک وەزیران مەسرور بارزانی لەلایەن وەزارەتی ناوەخۆ و دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایش ئەو باند و ئەکاونت و نەخۆشەی ناو ئەم تۆڕانە لە ناوبران و هەڵمەتی گەورە دەستی پێکرد بۆ ڕاوەدونانیان. ئەمە تیکتۆکە. ئەم تیکتۆکە بەر لە ئەوەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بێت شەوانە خەڵک چاوەڕێ دەکرد مەلەفی خەڵک ڕێکلام دەکرا بڵاو دەکرایەوە کاتژمێر ئەوەندە یان ئەم شەو لەش بە شێوەی لایف خەڵک دادنیش بە دیاریانەوە بوو بۆ بەرنامە شەوانە مەلەفی چێ ئەمجارە قسە لەسەر چێ دەکرا وای لێ هاتبوو تیکتۆک هەمووی ببوو بە گرتە ڤیدیۆی ئابڕووبەرانە و نەشیاوی ئافرەتان پیاوان بڵاو دەکراوە مەلەفەکان بوو بۆ مۆدێل کە حکوومەت بڕیاریدا ژوورێک پێک هات بە پاڵپشتی وەزارەتی ناوەخۆ و دامەزراوەکانی سەر بەنجومەنی ئاسایش بە تایبەت ئاسایش هەولە سەرەتا لە ژوورێکی تایبەت بڕیاریاندا بە دۆداچوون بکەن لێپرسنەوە بکەن هەڵمەتیان دەست پێ کرد لە سەرەتا دەیان بانگیران بە دەیان هەزار گرتە ڤیدیۆی ئافرەتان کە ئامادە کرابوون بۆ بڵاوکردنەوە سڕانەوە. ئەلو بەڵێ فەرموو خاتم بێزەحمەت ئاسایشی لێرە بەڵێ ئەوەی دەیبینین ئەمە ئافرەتێکە پەیوەندی بە لە ڕێگەی ئەکاونتە فەرمیەکانش پەیوەندی بە ئاسایشی هەولێر دەکرێت زیاد لەم ژمارە تەلەفۆنی ڕاگەیەنراوە ئەمە هاواری ڕاستاوە هانای بۆ ئاسایشی ناو دڵێ ئەگەر بەهانام نێن شتێک لە خۆم دەکەم ئەمە نمونەیەکە لە سەدان و هەزاران نمونەکە ئاسایش هەولێر چارەسەری کرد ئەمە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد با بزانین گوێی لێ بگرین ئەم ئافرەتە چی دەڵێت و چی بۆ دەکرێت لەگەڵمان بن. ئەو کەسە هەڕەشەی دەکا ئەوڕۆ و هەندێک ڕسم لەکنی بوو لوی نردیمەوە ئەو دەنازان بەخۆتی زۆر خراپ بارودۆخم تێکچوو ناوی بەخۆشی بزانێ و کەسە کە ئەمە شتێکی وا دەکەم لەبەر هەندێک دەترسێ مۆبایلە چی هەی لەکنا دەبێ و مۆبایلە ڕسم شتەکانی دوستابە زۆر دەترسێم بەڕاستی ژیانم زۆر خراپ تێکچووە سوێن بەخوای ئەو ڕووهات بوو سرم محنی شتێکی لە خۆم کەم لە ناو بچم لە ترسان کەومە لە ڕسمێن دیت کە ئەی خۆمە لۆم هاتەوە ڕاستە ستریکم لەو کەسەی ناردیا هەندێک شتێ بە زۆری کردیتم وەختی شەی لە سناپیا ستریکم لێ ناردیا
هەمووی ڕێکۆرد کردی لەکنە خۆ بەس بەخۆینی ناردەوە سناپەک لێ ناردم بە زۆر دەترسێم بەزانم بخۆی هەڕەشەی دەکە ئافتەکە بەشێک لە چیرۆکی ڕاستەقینەی قوربانیانی تاوانەکانی سۆشیال میدیا دەجێڕینەوە ئەوانە لە هەوڵی خۆکشتن ڕزگاریان بووە بەهۆی ئەوەی حکوومەت بووە بە پارێزەریان بەڵێ بەڕێزم پەیوەندیت کرد بوو بە ژمارە تەلەفۆنی ئاسایشی هەولێر هەڕەشەم لێ دەکرێتن لە سناپچات هانام لۆنگۆ هینایە ئەگەر یارمەتیم بدەن هەتا سبێنی هیلاز دەکەم ئەجە تو با ڕۆژ ببتەوە بالۆم نەسەلبێنی ئەجە بزانت دەتکەمە تیکتۆک و میکتۆچیانە ئەو ئافرەتانە داوای پارە و کاری نەشیاویان لێکراوە بەشێکیان بە فڕوفێڵ کەوتنۆتە تۆڕی ئەو باندانە و ناچار کراون کاری نەشیاویان پێ بکەن یانگرتەی ڤیدیۆی نەشاویان پێتۆمار بکەن لە سەرەتای دامەزراندنی ئەم تیمە لە نێو بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر سەرەتا خەڵک ترسێکی هەبوو لەوەی کە چۆن سەردانی ئەم تیمە بکە و ئایا بە شێوازێکی زۆر باش پێشوازی لە دۆسیەکانیان نەکرێ بەڵام خۆشبەختانە لە ماوەیەکی زۆر کەم هاوڵاتێکی زۆر سەردانی بەڕێوەبەرایەتیەکەمانی کردو و لەلایەن تیمە تەکنیکەکانی بەڕێوەبەرایەتی پێشوازی لە دۆسیەکان کرا و بینرا کە بە شێوازێکی زۆر باشکاز لە کار لەسەر دۆزیەکانیان نەکرێ ئەمە وای کرد کە متمانەیەکی تەواو دروست بێ لە نێوان هاوڵاتی و لە نێوان تیمەکانی دەستگا ئەمنیەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. هەوڵەکانی ئێمە و بە دوواداچوونەکانمان لەسەر ئەو دۆسیانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بووبوونە مای هەڕەشە بۆ سەر ژیانی خەڵک وای کرد کە ڕێژەیەکی زۆر باش تاوان کەم ببێتەوە هەم لە خۆکوژی ئافرەتان هەم لە تێکچوونی شیرازی کۆمەڵایەتی خانەوادەکان هەم لە ئابڕوچوونی پیا و ژنەکان کە ڕۆژانە و هەروەها خۆسووتاندنی ئافرەتان ئەمانە هەمووی بە ڕێژەیەکی زۆر باش ئەگەر بێت و بەراورد پێن لە چاو ساڵانی ڕابردوو زۆر باش کەمی کردو. لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو بەدەیان ئۆپەراسیۆن ئەنجام درراوە لەلایەن هێزەکانمانەوە لە کۆماندۆ لە سوات لە تیمی تاوانەکان لەلایەن تیمە تەکنیکەکانمانەوە ناسنامەی چەندین گروپ و باند کە بوونە مای هەڕەشە بۆ سەر ژیانی هاوڵاتیان و گرتە ڤیدۆی خەڵکیان بڵاوە کردەوە ناسنامەکانیان ئاشکراو کرا و دەستگی کراون و بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوەی ئاسایشی هەولێر ڕێکاری یاسایی بەرامبەریان گیراوەتە بەر و دراون بە دادگا. دوای ئەوەی چەندین سکاڵای ئافرەتان و پیاوان و کچان و کوڕان لە ئاسایشی هەولێر تۆمار دەکرێن ئەو ژوورەی لێکۆڵینەوە لە تاوانەکانی سۆشیال میدیا بە هەماهەنگی هۆبەی تاوانەکانی ئاسایشی هەولێر و هێزی سوات و کۆماندۆ لێکۆڵنەوەیان لەم کەیسانە بۆ دۆزینەوەی تۆمەتباران دەست پێ کرد. ئەو هێزە تایبەتانی ئاسایشی هەولێر پلانی دەرجیکردنی ئەو باند و تۆمەتبارانە دادەڕێژن. بەشێک لەو تۆمەتبارانە ناسنامەیان ئاشکرا دەبێت و شوێنی نیشتە جێبوون و تاوانەکانیان بەرچاو دەکەوێت و ئاشکرا دەکرێت. فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر بۆ ئەم ئۆپەراسیۆن و دەرجیکردنی ئەم باندانە وەردەگیرێت. ئۆپەراسیۆنەکان دەست پێ دەکەن. چاودێری دەرێ بە هێواشی وەرن جارێک شوێنەکە قەڵەبانەوە. ئەم باندەی ئەم جارە ئافرەت هێدەستی لە بابەتەکە هەیە. ئاسایشی هەولێر ئەم باندانەی زۆر سیر گرتووە. ئەم باندانەی هیچ باب شوێنپەنجەیان دیار نەبووە. ئەم ئەکاونتی ساختە و فیک و شوێن و لۆکیشنیان دیار نەبووە. خۆشیان باوەڕیان نەکردە ژوورەکە.
لەلایەن کەس دەرجوو دەکرێن و بەشێک لەو تۆمەتبارانەش لە ئێستا و لە ماوەی ڕابردوو کە هاوکاری ئەو باندانە بوون ئافرەتن و دەستگیر دەکرێت. حوت مانگە کە چوومە ناو بە 3 مانگە لایف دەکەمەوە چوومە ناو گروپی زۆر گروپان چوومەوە بەس زۆربەی لە نێو گروپی جاقەی بووم گروپی ئالق بووم ئەو گروپەمان تەکلیفی لەم کە بچم لە واتساپ ڕسمی ئەو دوو نەفەرە بینم بیان دەمەیە کە تەسویریان کەم بەڕوتی بەس نەچووم دەستگیر کرام لەلای ئاسایش. ئەوی سۆشیال میدیاوە کە چەندین ئافرەتم هەڵخەڵەتان بە ناوی خۆشەویستی و هاوڕێتی ئەگەر شتێکم بیست بە بۆیان نەکرد بەمە ڕسمەکانم بڵاو دەکردەوە یان لایڤم لەسەر دەکردنەوە بەتەما بوو هەر ئەو ڕۆژێک کە ئەو شوەی کە گیرە بۆ بەیانەکەی بڵاویکەمەوە کە ڕسمی ئافرەتێک بوو دواییش ئاسایشی هەولێر کە پێی زانی و منی دەستگیر کرد. جاری یەکەم ئەگەر بێ و کابرەت وازی بینابە جاری یەکەم بڵاو نەدەکراوە ڕەش دەکراوە جاری دووەمیش هەندێک لەو گروپانە داوای شتیان لێ دەکردم بەرامبەر وەکو پارە پۆینت ئەو شتانە. من بەرپرسم لە گروپێک کەوا لە 20 کەسین شەوانە لایڤمان دەکردەوە بۆ چەند ئافرەتێک لەگەڵمان بوو کە ڕەشەمان کە گوتمامە ئەو شتەمان بۆ مەکە کە نەیکرد بە هەڕەشەی ئەومانەیە کە ڕسم بڵاوکەینەوە یان هەڕەشی ئەو شتانەمان لیان. شەوانە خەڵک بە دیار ئەم ئەکاونت و پەیجانە ترسا مەلەف و وێنەی ئاسای دەستکاری بکرێت بڵاوکرێتەوە هەڕەشە لە خەڵک دەکرا بم پەیج ئەکاونتانە وای لێ هاتبوو ماڵی خەڵکیان وێران کردبوو بازرگانی بە ئافرەت و بە کوچ و بە کوڕ دەکرا چی ئەو کارەی نەهێشت چی ئەو پەیج ئەکاونتانی داخست حکوومەت یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانی کابینینەوە حکوومەت یاریمی کوردستان پاڵپشتی حکوومەت بۆ دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایشی بۆ وەزارەت ناوەخۆچیان کرد ئەم ئەکاونت و پەیجانە بە دەیان هەزار ئەندامیان هەبوو ئەمە خەڵک پەیوەندیشی ئەکرد پێیان وە لێرە هەر هەموو مەلەفی ئافرەتان ئی پیاوان بڵاو دەکرایەوە چێ لە بیری ماوە بابەتە چێ بە خەیاڵدا دەهات ئەم ئەکاونتانە کۆنتڕۆل کرێت چونکە ئەمان دەگوتە کەس ناتوانێت بیان دۆزێتەوە ئاسایش خاوەنەکانی دەژی کرد باندەکانی هەڵۆشاندەوە ئەکاونتەکانی دەستپەسداگرت سوپرایزی دۆ هەموو ئەوانەی کە مەلەفیان لێرە بڵاو کرابووە یان ئەوانەی ئەترسان ئاسایشی هەولێر ڕایگەیاند ئیعلان دەکات مژێنی بۆ هاوڵاتیان ئەم ئەکاونتانە دەستی بەسداگیراوە نووسراوە ئەم ئەکاونتە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر دەستی بەسەداگیراوە دوای 24 کاتژمێر ئەم ئەکاونتە دادەخرێت هەر کەسێک سکاڵای لەسەر ئەم ئەکاونتە هەیە دەتوانێت سەردانی بەڕێوەبەرایەتەکەمان بکات بۆ بەستی تۆمارکردنی سکاڵا بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر. ئەم بەرنامەی شەمپەنجە لە ماوەی چەند مانجێک ئامادەکراوە و چیرۆکی ڕوودا و قوربانیانی ڕاستەقینەن لەگەڵیان لە بەدواداچووندا بوو. کوڕێکم ناسی لە ئاهەنگێک بینمان هەبوو لەگەڵ کوڕێ سەبر پەیوەندێکی سۆزداری دروست بوو لە بینی هەردووکمان داوای پارەی کرد پارەکەم ئەنی بەخۆی داوای لە من کرد کە پارەکەی بەقەر بیدەمێ تقریبا هەتا 20 وەرەقە 25 وەرەقە دەڕۆیشت کاتێک پارەکەی وەرگرت ڕسم و پەیوەندی سۆزداری بینی هەردووکمانی لەکن بوو کە پارەکەی وەرگرت پاش ئەوە هەستم کرد هەندێک سات بوویتەوە لە هەڕەشەی کرد دەمەشکە مەمنون دەبی تەلەفۆنم لۆ دەکەی بە کەیفی خۆت بلۆکم کە لە دوای ڕادۆستم هەتا بە کوشتنت نەدەمێت ناگەڕم بە پێی ئەو داتا و ئامارانەی کە لە بەردەستمانە لە ساڵی 2023 و 24 و 25 چونکە ئەو تیمە لە ساڵی 2023 لە مانگی حەوت دامەزرا ئەو داتانەی کە لە بەردەستمانە بە دواداچوونەکانمان دەرکەوتووە کە ڕێژەی هەڕەشەکردن و تاوانە ئەلیکترۆنیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەتوانم بڵێم بە ڕێژەی 140 تاکو 150 کەمی کردووە. سپاس بخوا هاتمە ئاسایشی هەولێر یارمەتیان دامە و کێشەکانی منیان چارەسەر کردیەوە و زۆر سپاس بۆخوا هیچ مشکلێک نەما ئێستا. چەند ساڵ چەند دەبێت لەناو مشکلەی ئەمڕۆ لە ماوەی دوو ڕۆژ کە حەل کرا؟ 1 ساڵە لەناو مشکلە هەڕەشە و
داوای پارە و مشکیلە و ینی یەک ساڵ ئەم ئافرەتە یەک ساڵ لە ناو کێشەک بووە هەڕەشەی گەنجێک کە بەڵێنی هاوسەرگیری پێدایە درۆی لەگەڵ کردووە یەک ساڵ ناو ئەو کێشە و مینەتی و ئازارەی بووە بە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ ئەو کێشە چارەسەر دەبێت بووی. یەکێک لە تۆمەتبارەکانی تر ناوی شۆخان و نەسرینە. نەسرین و شۆخان ڕەنگە وا بیر بکەینەوە دوو ئافرەتی جوانی 20 ساڵان بن کە 15 پیاوە ڕوت کردوتەوە. شوێن پەنجاوە نیشانەدات کە شۆخان و نەسرین چێن و چۆن توانیویانە 15 پیا و هەڵخەڵەتێن و پارەیان لێ بسن. هێزە تایبەتەکانی بەڕێبەراتی ئاسایش هەولێر دوای ئەوەی کەسێک خۆی دەکات بە ئافرەت چەندین پیا و هەڵدەخەڵەتێنێت ئەم هێزانە دەست بە لێکۆڵنەوە دەکەن لە ئۆپەراسیۆنێک تۆمەتبار لە کاتی دانانی پلانی وەرگرتنی پارە لە کەسی هەڕەشە لێکرا و دەستگیر دەکات. دوای دەرجیکردنی تۆمەتبار کە خۆی بە شۆخان نەسرین ناساندووە دەردەکەوێت تۆمەتبار پیاوە نە شۆخانە و نە نەسرینە. ئێمە لە بەرنامەی شوێن پەنجا پێشتر لەگەڵ ئاسایشی هەولێر تۆمەتبارێکمان نیشاندا کە شۆخان پێ باسمان کرد شۆخان دەستگیر کرا دەرس و شۆخان پیاوە. ئەم جارە ئاسایشی هەولێر کەسێکی تری دەستگیر کردووە ئەمە لە شۆخان خراپترە دەرس و ئەمەش پیاوە. ئەمە چی کردووە دەنجی خۆی کردوتە دەنجی ئافرەتان ئێمەش نەمان ناسیەوە سەرەتا ئەو لە ئەوەندە قەپات دەکەوێتەوە کا ببینم بە درەنگە دەڕۆم بابێ مەکانمە درەنگە ئێستا پێمشان دەدەیان بڕۆم دە بە خێرچی بلۆک بە بەم دەنگە چی کردووە هەرچی کەسێک ئادی بۆ نردووە هاتۆتە خات ئەمە لەگەڵی کەوتۆتە گفتوگۆ و ژنانە ئافرەتانە لەگەڵی قسەی کردووە و پێی گوتونە بە جۆرە لە جۆرەکان ئەمانە هەڵی خەڵەتاندون وشەی ورژێنەری بەکارهێناوە دەنجی خۆی ستایل و شێوازی گۆڕیوە و ئیدی ئەو هەموو سین و بینەی کردووە وای لە کابرا کردووە کابرا کامرەی بۆ بکاتەوە. ئاسایشی هەولێر بە دەداچوون دەکات لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر تۆمەتبار لە ماوەیەکی کەم ئەمە خۆشی باوەڕ ناکات چونکە هەموو ئەکاونت و شتەکانی فەیک بووە باوەڕ نەکە دەستگیر دەکرێت بەڵام ئاسایشی هەولێر دەستگیر دەکات کە دەستگیر دەکەن دەرەسێت ئەمە پیاوە خۆی کردووە بە ئافرەت کوچێتە ناوت ئادت نار بفەرم و چت دەوێت ئەوانش دەیانگۆ ئەمە دەڕۆینە حەمامێ دەمگۆ باش چت دەوێت دەیگوت بخۆیان داهاتنە کامرە دەیانگۆ ئەی توو مەکەوە هەروەها قسەم لەگەڵیان کردو. سناپێکم دانابوو بە ئەکاونتێکم دانابوو بە نایەک چەند خەڵک ئادەن لە بۆ دەناردم ئەوانە ئەمنیش سناپەکان ئادەکان و مردەگرتن فەرمووتستان دەوێت ستان نایە ئەوانش دەیان گۆڵی دەچونە حەمامە خۆمان ڕوو دەکرد ئەوان ئەمن نامن هەر بەس لە تەلەفۆن بوومە یا پەیوەند سۆزداری دەبوو لە بینمان و هەمیش سێ ڕۆژ چار ڕۆژی دەخان خۆیان ڕوو دەکردەوە و هەندێک شتی نەشیاومان دەکرد و هەر ئەوانە و زۆر زۆرش لێ پشێمانم و ئەخیر جارم و کە لەگەڵیان دەرچوومە کامێرە داوای پارەم لە یەکێکیان کردبوو ئەویش بەر لەوەی کە پارەکە وەرگرم لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێرەوە دەستگیر. سەبارەت بە کەیسی تاوانە ئەلکترۆنیەکان منۆک خۆمەک و پارێزەر کەیسێکم هەبوو کە بریگرتم دانیشتووی سلێمانی و باسڵ خەڵکی سلێمانی ئافرەتێک بوو لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوانێت تۆڕی سناپچات کوڕێک بریگرتەمی هەڵخڵەتاندە بوو بە نای کەسێکی کوڕێکی سیاست مەدار و دەسەڵاتدارەوانە کە لە پەیوەندیا بوون و تەهدیدی بریگرتەمیەکرد کە ئافرەتێک بوو بە ناوی دەسەڵات و بە ناوی سیاسەتەوانە تەهدیدی کردووە لە دوای ئەوانەیە کە مەجموعێ ئافرەتەکە مەجموعێ زێڕ و ئاڵتون و پارە و ئایفۆن و ئەوانە یاوە بە کوڕەکە سکاڵامان تۆمار کرد لە ئاسایشی هەولێر خۆشبەختانە لە ماوەی 24 ساعت تقریبان کەمترە هەستان بە گرتنی کوڕەکە و خۆشبەختانە کە مافی بریگرتەمیان گەڕاندەوانێ بە ماوەی 2 ڕۆژ و ئێمە سوپاسی ئاسایشی هەولێرەکەین و سوپاسی هەموو دەستگا ئەمنیەکانەکەین کە سەر بە وەزارەتی ناوخۆن سوپاسی ئەنجومەنی ئاسایشەکەن. بەداخەوە لە ماوەی ڕابردوو زۆرترین ئەو کێشانەی کە لە نێوان ئەندامانی خێزان و بە تایبەتی تریش ئەگەر باس بکەین
لە نێوان ئەو کوڕکچانەی کە هەیە ئەو تاوانانە ڕوویانەدا بەڕاستی ڕووی لە زیادبوون بوو بەڵام لەگەر دەست بەکاربوونی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشت بە یاسای خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی چونکە ئەمە دیارە پێشتر یاسایەکمان هەبوو تایبەت بە خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی و هەموو ئەو تاوانانەی کە لە ڕێگای تەکنۆلۆجیاوە ئەنجامەدرێ لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەولێری پایتەخت بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونتیژی خێزانی و بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر و بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر بەشێکی تایبەتیان کردەوە بە ڕوبەڕووبوونەوەی تاوانە ئەلکترۆنیەکان لە ماوەکانی ڕابردوو تواندرا چەندین تۆمەتبار چەندین کەس بۆ هۆیەوە دەستگیر بکرێ و خۆشبەختانە دوای ئەوەی کە ئەو بەشانە دەست بەکار بوون لە شوێنانێک کە ئێستا ناوم هینان هەم تاوانی کوشتن تاوانی خۆکوشتن و تاوانەکانی ئەلکترۆنی خۆشبەختانە ڕووی لە دابەزین کرد. کۆمەڵگی ئێمە خۆشبەختانە بەرچاوڕوونێکی تەواوی هەیە و ترس و دڵەڕاوکی ئەوەی تێدا نەماوە کاتێک دووچاری ئەو تۆندوتیژی و هەڕەشانە دەبێتەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ڕاستەوخۆ پەیوەندی دەکا بەو لایەنی کە پەیوەندیدارە بەو بابەتەوە و سکاڵای خۆی تۆمار دەکا و بە متمانەیەکی یەکجار زۆرەوە دێتە بەردەم دادگاکانی هەرێمی کوردستان و بە متمانی 100% داوای خۆی تۆمار دەکا و چکە دڵنیایە لەوەی کە مافی خۆی بەدەست دێنێتەوە و هیچ لایەنێکیان مافقوراو نابن و هەموو لایەک بە ئاسوودەی و بە ئارامی و بە ئاسایشێکی تەواو لە هەرێمی کوردستاندا هەموو پێکەوە دەژین و دوور لە کێشە و مەشاکل دەبن. ئەمەش پێویستە لێرەدا سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و کابینەی نۆ هەم بە تایبەتی کە ئەمە ماندووبوونی ئەوانە ئێمە ئێستا بەرەکەی دەدروینەوانە. ئەوەی پێشتر هەبوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو تەلێگرام و تیکتۆک زیاتر بەرچاومان دەکرد خەڵک شەوانە دادەنیشت تەماشای مەلەفی خەڵکی دەکرد کە زۆر پێیج هەبوو بڵاو دەکراوە ڕۆژانە خەڵک تەماشای ئەو شتانی دەکرد کە ئێستا کە پاش ئەو هەڵمەتە سانسۆرێک دانراوە هەموو کەسێک ناتوانێت لە خۆیەوە ئەو پەیجانە دانێتن دەزانکەوە کەسانێک هەیە لە دوایانن و دەستگیریان دەکەن. باشترین کار لەم کابینێ ئەوە بوو کە حکوومەت وەزارەتی ناوەخۆ ژوورێکی تایبەتیان دانا بۆ کەمکردنەوەی تاوانەکانی سۆشیال میدیا و دەستگیرکردنی تاوانباران. بۆ نمونە پێشترێ زۆرێکمان دەدید ئافرەتان هانەیان بۆ خۆ سووتاندن خۆکوشتن دەبێت لەبەرەوەی هیچ جێکیان شک نەدەبێت کە بڕۆن سکاڵای خۆیان تۆمار بکەن. بەڵام خۆشبەختانە حکوومەتی هەرێم ژوورێکی دانا تایبەت بە نەهێشتنی تاوان و سزادانی تاوانباران. سەرەتا دەمەوێت دەستخۆشی لە حکوومەت بکەم و لە ئاسایشی هەولێر کە کارێکی جوانی ئەنجام داوە بەوەی کە ئێمە بەداتا و ئامار لەبەر دەستمانە و کارمان لەسەر کردووە لە ماوەی سەردەمی کابینەی نۆ کە بۆ یەکەم جار کاری لەسەر تاوانی سۆشیال میدیا کردووە و کەسانێک هانایان بۆ حکوومەت هێناوە بەڕاستی حکوومەت ئیشی کردووە و یارمەتی ئەو کەسانەی داوەکەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە تاوانیان بەرامبەر کراوە. هەڵمە خەڵەتێن بە ئەکاونتی فێک هەر ئەکاونتێک کە ئەدت بۆ ئەنێرێ یاخود لینک مەکەوە ئەکاونتی نەناسراو مەکەوە یعنی مەکەوە داوی کەسەکەوە لەبەر ئەوەی ئەو ئەکاونتانە ئێستا هەمووی یعنی وێنەی وەهمی دائەنێن مەسەن یاخود چیرۆکێکی وەهمی دروست ئەکەن تۆ متاسیر دەکەن تۆ کاریگەر دەکەن کە بڕوایان پێ بکەیت ئەو هەمووی سایکۆلۆژیایە بەکاری ئەهێنن بۆی متمانەی تۆ بەدەست بێنن تۆ بخەڵەتێنن لە ڕێگەی ئەوە تۆ قۆرەخ بکرێ ئیستیغلال بکرێ تووشی کێشەبی لەبەر ئەوە تۆ کچان ئافرەتان بەڕاستی ئامۆژگاریم ئەوەی بۆتان بە هیچ شێوەیەک متمانە بە ئەکاونت مەکەن ئەکاونتی نەناسرا وەڵام مەدەنەوە لینک مەکەنەوە متمانە بە کەسێ مەکە کە لە ڕێگەی سۆشیال میدیاوە پێت دەڵێ لە ڕێگەی ئەکاونتێکەوە تۆ دەیناسی و تعارف لەگەڵ دەکا کە پێت دەڵێ وێنەی تایبەتی خۆدیان گرتە ڤیددیۆی نەشیاوی خۆدیان هەندێک جار مەسەلەن داوای پارەت لێ ئەکا پارەی بۆ دەنێری کە وەک ئەوەی کە تۆ زۆر متمانەت پێ متمانە بە قسە ناکرێ متمانە بە وەقت و بە کات و بە کردارە یعنی دەبێت تۆ بزانی هەر کەسێک ئەو کەسێکی واقعی نییە کە لە سۆشیال میدیا مەسەلەن قسەی لەگەڵ ئەەکەی چۆن تۆ باوەڕی پێەکەیت بۆ خۆ توش کێشە ئەەکەی تۆ زۆر لەوە گەورەتری لەوە بە نرختری کە سروشتی خۆت بکێ بەر دەستی کەسێکی نەفز نزم و نەخۆش
لەبەر ئەوە ئامۆژگاریم ئەوەی بە هیچ شێوەیەک متمانە مەکەن ئەگەر کەسێک بەڕاستی تۆی خۆش دەوێ بابێت داخوازی بابێت داوات بکە لە ماڵێ باوکت هەیە کەست هەیە برات هەیە بۆ خۆت تووشی کێشەی کۆمەڵایەتی دەکەی بۆ خۆت تووشی کێشەی وەکو لە کۆمەلگەی ئێمە مثلەن کەرامەت دەکەی بۆ دەرونی خۆت بۆ شێوازە ئازار دەدەی و خێزانەکەت بۆ شێوازە ئازار دەدەی فلەبەر ئەوە من زۆر پێم گرینگە وشیاری بەکارهێنانی سۆشیال میدیا بۆی تووشی ئەو هەڵانە نەبینەوە ئەو تاوانانە نەبینەوە بە کەسیش هەڵ نەخەڵەتین بڕوا بە کەس مەکە سیقە بە کەس مەکە تۆ وەک ئافرەت وەکو کچ.